سڵاوتان لێبێت من پشتیوان جەلالم گرنگترین هەواڵابووریەکانتان پێشکەش دەکەم سەرەتاش ناونیشانەکانتان پێڕاگەین. پێش تەواوبوونی وادەکەی پرۆژەی یەکتر بڕی تۆفیق وهەبی لە سلێمانی بەڕووی شۆفێراندا کرایەوە. پرۆژەیەکی سەرنجڕاکێشە و ئاستەنگی هاتوچۆی لە شەقامی بازنەی مەلیک مەحموود کەم کردەوە. بڕیارێک لە بەرژەوەندی زیاتر لە 1000 شۆفێری ئۆتۆمبیلی بار هەڵگر دەرچوو کە لە ساڵی 2019 داوای چارەسەریان دەکرد پەیوەست بە گواستنەوەی بار بۆ دەرەوەی هەرێم. وەزارەتی دارایی و ئابووری هەرێم وەڵامی سەرۆکی دەستەی خاڵە سنووریەکانی عێراق دەداتەوە، دەڵێت یەکێک لە هۆکارەکانی کەمبوونەوەی داهاتی خاڵە سنووریەکانی عێراق گەندەڵی دارایی و کارگێڕیە. لێدوانێکی ترەمپ لەبارەی ئێرانەوە نرخی نەوتی هێور کردەوە و نرخی نەوت 3% دابەزی، زێڕ و زی و کەمێک دابەزیون و کریپتۆش جێگیرە. دووبارە سڵاوتان لێبێ باسێکی ئەو پرۆژەی سلێمانی بکەین پێش تەواوبوونی وادەکەی خۆی. پرۆژەی یەکتربڕی تۆفیق وهەبی لە سلێمانی بەڕووی شۆفێراندا کرایەوە. کردنەوەی ئەم پرۆژە کە ئەوەی بینی بێتی دەزانێت کە پرۆژەیەکی سەرنجڕاکێشە لە ڕووی ئەندازەییەوە. لە هەمان کاتە ئاستەنگی هاتوچۆشی لەو بەشەی شەقامی بازنەی مەلیک مەحموود کەم کردوێتەوە. ئەم پرۆژەیە با بڕی 12 ملیار دینار لەسەر ئەرکی کۆمپانیای تراویلکە لە بەرامبەر وەرگرتنی زەوی لە شارەوانی سلێمانی جێبەجێکراوە و یەکێکە لە پرۆژە استراتیژیەکانی سلێمانی. یەکتر بڕی تۆفیق وهەبیە لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود لە سلێمانی. ماوەی چەند هەفتەیەکە بەڕووی شۆفێراندا کراوەتەوە و قەرەباڵغی و ئاسەنگی هاتوچۆی لەم ئاراستەی شەقامەکە لە باشووری ڕۆژاوای سلێمانی نەهێشتووە. ئەم یەکتر بڕە بە ستانداردێکی جیهانی دروست کراوە و ئێستا تەنها سەوزکردنی باخچە و بلوارەکانی ناو دیزاینی یەکتر بڕەکە ماوە تەواو بکرێن. لە 105 بەنزیکەی لە 105 زیاتری تەواو بووە تاکە بڕگەیەک کە تا ئێستا بڵێ تەواو نەکراوە تەنها بڕگەی سەوزاییە، تەنانەت کاری ژێرخاکی شیمان بۆ کردووە، بڵێ کاری ئاودێرەکەی کە دروستکردنی تانک و تانکێکی گەورەیەکە نزیکی 150 متر مکعب ئەوەشمان دروست کردووە. بەس تاکە بڕگەکەماوە لەم پرۆژەیە تەنها بڕگەی سەوزایە، ئەویش کەش و هەوا گرفت دروستەکە بۆی کە سەوزایەکی سەرکەوتو لەم کاتەیە دروست بکرێت. پرۆژەی تۆفیق وهەبی پێکاتووە لە یەکتر بڕێکی پەپولەیی و لە کاتی گۆڕینی ئاراستەی سایدی شەقامەکە لەلایەن شۆفێرانەوە هیچ وەستانێکی تێدا نییە و ئەمەش کاراسانی بۆ نەهێشتنی قەرەباڵغی شەقامەکە کردووە، چونکە پێشتر تەنها دوو ئاراستەی جوڵەی هاتوچۆی ئۆتۆمبیل لە شەقامەکەدا هەبوو، بەڵام ئێستا شۆفێران دەتوانن لە یەک کاتدا بەبێ وەستان بە 8 جوڵەی هاتوچۆی جیاواز ئاراستەی ڕۆشتنیان بگۆڕن. ئەمەش ئەرکی تیمەکانی هاتوچۆی بەڕادەیەکی زۆر کەم کردوێتەوە. ئەم جۆرە پرۆژانە بەتایبەت پرۆژەی تۆفیق وهەبیبە کە لەسەر خاڵی باشووری شەقامی بازنەی مەلیک مەحموود دروستکراوە لە ئاستی گەڕێکی چوارچرا و ئەمانە. یعنی ئەمە خاڵێکی گرنگە بۆ چارەسەرکردنی بەشێکی ئەو گرفتانەی کە چەند یوتێرنێک هەبوو لەم سەر شەقامەوە بە گشتیش هاتوچۆکردن بەسەر شەقامی بازنەی مەلیک مەحمووددا هەبوو کە ئەمە بۆ خۆی بەشێکی زۆری گرفت و کێشەکان یان بە گشتی ڕووداوەکانی هاتوچۆشی لەم سنوورە چارەسەر کردووە. ئەم پرۆژەیە بەبڕی 12 ملیار دینار لەسەر بودجەی کۆمپانیای تراویلکە لە بەرامبەر پێدانی زەوی وەبرێنان لەلایەن سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە بە کۆمپانیەکە جێبەجێ کراوە. پرۆژەکە استراتیژیە و لە چوارچێوەی پاڵپشتیەکانی قوبات تاڵەبانی بۆ هەماهەنگی نێوان حکومەت و کەرتی تایبەت جێبەجێ کراوە و دوای تەواوبوونی گەڕەکەکانی شێخ محەدین ئابلاغ و کارەباکە لە بەشی ناوەوەی شەقامی بازنەی مەلیک مەحموود بە گەڕەکی چوارچرا و ناوچەی پیشەسازیەوە بەستوێتەوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی. هەرچەندە سەبارەت بە ڕێنمایە نوێیەکان بۆ زیادکردنی باجی گومرگی لە نێویدا باجی گومرگی سەر دەرمانیش زیاد کرابوو، بەڵام دەستەی گومرگی عێراق ڕایگەیاندووە ئەو نووسراوەی لەبارەی دەستکاریکردنی باجی گومرگی دەرمانەوە دەرکراوە هەڵەی چاپی تێدا بووە و بە هیچ جۆرێک دەستکاری ڕێژەی باجی دەرمان نەکراوە.
لە ڕاگەیەنراوێکدا کە بۆ ڕای گشتی بڵاوی کردوەوە دەستەی گشتی گومرگی عێراق دەڵێتەوە نووسراوەی لەبارەی دەستکاریکردنی باجی گومرگیەوە بۆ دەرمان دەرکراوە هەڵەی چاپی بێمەبەستی تێدا بووە. لەبارەی باجی گومرگی سەر دەرمان دەستەکە دەڵێت ڕێژەی باجی سەر دەرمان بە یاسا دەرکراوە و جێگیرە. ئەم ڕوونکردنەوەیە پاشەوە دێت لەو لیستەی کە دەستەی گشتی گومرگ لەبارەی گۆڕانکاریەکانی باجی گومرگەوە بڵاویان کردبەوە باجی گومرگی سەر دەرمانیش بەرز کرابەوە ئەوەش ترسی گرانبوونی دەرمانی لێ دەکرا. بابەتێکەیە پەیوەست بە خاڵە سنووریەکانی عێراق واروەها بابەتی داهاتی خاڵە سنووریەکانی عێراق لەم پرسەدا لەبارەی کەمبوونەوەی داد یاخود زیاد نەبوونی داهاتی خاڵە سنووریەکان لەلایەن دەستەی خاڵە سنووریەکانی عێراقەوە دەستی تۆمەت بۆ هەرێمی کوردستان درێژکراوە. بۆ ئەم مەبەستەش وەزارەتی دارایی هەرێم وەڵامێکی هەبووە کە بەرلەوەی من بێمە نێو ستۆدیۆ بە چەند خولەکێک ڕاگەیەنراوەکەیان بڵاو کردەوە پێم باش بووکە ئێوەی لێ ئاگادار کەمەوە پێتان بڵێم ڕاگەنراوەکە چیە ناوەڕۆکەکەی و هۆکارەکەیتان پێ بڵێن. ئەوەی کە لە ڕاگەنراوەکەی هاتووە دەڵێ لە 11/2025 دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە چوە. سەرۆکی دەستەی دەواازە سنووریەکانی عێراق لەوێ ئاوتوێتی کەمی داهات لە ئەستۆی هەرێمی کوردستانە کەمی داهاتی خاڵە سنووریەکان. ئەمە وەزارەتی دارایی ئابووری هەرێمی کوردستان دەڵێ سەرۆکی دەستەی خاڵە سنووریەکانی عێراق ئەم بابەتەی وتووە. ئەم بابەتە ڕەت دەکاتەوە چەند خاڵێکی بۆ ئەو مەبەستە خستۆتە ڕوو. وێ ڕایەوەی ئەمە بە تۆمەت ناو دەباوە ڕەتی دەکاتەوە چەند خاڵێکی خستۆتە ڕوو. ئەستا پێتان دەڵێم کە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لەسەرم پرسە چی وتوە. ڕاگەنراوەکە ڕاگەنرایەکی دوور و درێژ و چەند خاڵیە. من بە کورتی ئەو خاڵانم بۆ کورت کردوونەتەوە ڕوونکردنەوەی لەسەر ئەدەم بۆ ئێوە. وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ئەڵێ کەمبوونەوەی داهاتی خاڵە سنووریەکانی عێراق پەیوەندی بە گەندەڵی ئیداری و داراییەوە هەیە لەلایەن خۆیانەوە. پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە کەمبوونەوەی. واروەها باس لەوە شەکا لە خاڵێکی ترەڵێ یەکێکی تر لەو هۆکارانی کە خۆیان ئەڵێن داهاتیان کەم بۆتەوە یاخود داهاتی خاڵە سنووریەکانیان زیاد نابێت بە قاچاغبردنە بە شێوازێکی ڕێکخراو لە خاڵە سنووریەکانی عێراق و باسی لەوە کردووە خاڵێکی ترکە باسی تەرکیاتەکە لە باجی گومرگی و لەم بابەتانە لە نێو خاڵی سنووری بۆ ئەو بارانەی داخل دەبن ئەمەش بابەتێکی ترە زەرری بە خاڵە سنووریەکان گەیاندووە کە داهاتیان بەرز نابێتەوە. واروەها باز لە گومرگکردنی کۆنتێنەر دەکات لە بڕ نەک بە جۆرەی ئەو مادانیتایەتی و جۆری مادەکان تەسنیف بکرێت و جیا بکرێتەوە. وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ئەڵێ لە خاڵە سنووریەکانی عێراق کۆنتێنەر دێ بە بڕ باجی گومرگی بۆ دادەنرێ بۆیە ئەمە وای کردووە داهاتیان کەم بێت. یەکێ لە خاڵەکانە هەڵبەت لەگەڵ خاڵەکانی دیکەدا و باسی لەوە کردووە شتێکەیە بە ناوی وەرزی گومرگی. لە هەندێک وەرزدا تۆ قەدەغەی هاوردە دەکەی گومرگت کەم دەبێت زیاد دەبێت. ئەم بابەتەش ئەبێ ئەوان لێ ئاگادار بن لە چ وەرزێک داهاتی گومرگی زیاد دەبێت و داهاتی گومرگی کەم دەبێت. لەگەڵ هاتنە ناوەی کاڵای قەدەغە ئەمەش خاڵێکی تر بوو کە ئاماژەی پێکردووە. ئەڵێت سەرۆکی دەستەی خاڵە سنووریەکانی عێراق دەستی تۆمەتی بۆ هەرێمی کوردستان درێژ کردووە کە دەڵێ ئەوان قەدەغەی هێنانە ناوەی هەندێک کاڵا و شمێکیان کردووە لە عێراق بەس هەرێمی کوردستان پابند نابێ پێوەی. بەڵام لێرەدا وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ئەڵێ نەخێرم خاڵە پێچەوانەیە. خۆیان بڕیاریان دەرکردووە هەندێک بابەتێ قەدەغە کراوە بێتە ژوورەوە لە هەرێمی کوردستانەوە نایەتە ژوورەوە بەڵام لە لای خۆیانەوە ئەم بابەتە دێتە ژوورەوە ئەمەش کێشەی بۆ تەنانەت بازاڕەکانی هەرێمی کوردستانیش دروست کردووە. واروەها لەبارەی بابەتی یەکخستنی باجی گومرگیەوە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ئەڵێ لە ڕاگەنراوەکەیدا ئێمە بە بەردەوامی داوامان کردووە کە یەک بخرێتەوە باجی گومرگی تاریفەی گومرگی یەک بخرێتەوە لە بین هەرێمی کوردستان و عێراق بەڵام ئەوان مماتەڵەیان بەم پرسە کردووە و ناتونەتە پێش نەک خەتای هەرێمی کوردستان بێ. واروەها سەبارەت بە ناساندنی بە ڕسمی ناساندنی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان لەم ڕاگەیەنراوە نوێی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستاندا گلەی لە عێراق کراوە کە نایەنە پێش لە بابەتی بە
ڕسمی ناسانی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستانە جینە هەر خاڵە سنووری لە هەرێمی کوردستانەیە هەرێمی کوردستان خۆشحاڵەوە پێی خۆشە کە بە فەرمی بناسرێنرێ بکرێ بە خاڵێکی ڕسمی و نێودەوڵەتی سەبارەت بە داهاتی خاڵە سنووریەکان لە ئاستی عێراقدا ئاماژە بە لێدوانێکی پێشووی خۆیان دەکات لە ئاستی عێراقداڵێ خۆتان و توتانەنەوەت لە سەتی داهاتی خاڵە سنووریەکان ناگەڕێتەوە خەزیێنەی گشتی تر دەستی تۆمەت بۆ هەرێمی کوردستان درێژ دەکەن لەگەڵ ئەم هەموو خاڵەیە کە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان خستوێتی ڕوو کە ئەمە کورتەیەک و با بڵێن بەشێکی کەمی خاڵەکان بوو بۆ ئێوەم ڕوونکردنەوە گرنگترینیان بوو وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان تەحەدایەکشی کردو ئەڵێ لەسەر ئەم شتانی کەوتومە لەم ڕاگەیەنراوەیە ئامادەین کە بە بەڵگەوە هەمووی بخێنە ڕوو خاوەنی قسەی خۆمان باش سەبارەت بە بابەتی بازرگانی واروەها بابەتەکانی پەیوەست بە هەندێک بڕیاری بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا هەندێک گرفت کە هەن و ڕێکخستنەوەی ئەو کاروبارە بازرگانی هەیە بە خۆشحاڵیەوە لە هەولێرەوە میوانداری بەڕێز نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێممان کردووە کاک شێخ نەوزاد سوپاس بۆ ئەم دەرفەتە سوپاس دەکەین لە کات تەگرین سوپاس دەکەم ئەمێ لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە لە ماوەی ڕابردوودا باز لە گرفتێکە کرا لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد لەبارەی نەگەڕانەوەی پارەی بەشە خۆراک بۆ عێراق گوایە بەغداد بڕیاری داوە کە بەشە خۆراکی هەرێم ڕاگرێت لەسەرم پرسە ئەمە بەکوێ گەیشت و دروستترین زانیاری لەسەرم پرسە ئەمانەیە لە زاری تۆوە گوێبیستی بین سەرەتا بە ناوی خوددا سڵاو لە جەنابەت سڵاو لە بینەرانیشتان هەروەک ئاگادارن ئەو پرۆسەیە ئێمە لە ساڵی 2004 تا 2021 حکوومەتی ناوەند مەفروض بوو هەمومان یەک پارەی پێویست بنێرێ بۆ گواستنەوەی ئەو بەشە خۆراکە بۆ لای بریکارەکانی خۆراک و لێەوە دابش بکرێ بەسەر هاوڵاتیاندا بەڵام حکوومەتی ناوەند یەک دیناری نەنارد بۆ هەرێمی کوردستان بۆی هەرێمی کوردستانیش بە ناچاری ئەو بڕەپارەی کە لە هاوڵاتیانی وەردەگرت بۆ هەر هاوڵاتێک 500 دینار لەلایەن خۆیەوە ئەو خەرجیانەی خستە ئەستۆی خۆی و بە زیادیشەوە پێداویستەکانی دابین کردووە ساڵانە لە ڕێگای پارێزگاکانەوە تەندەر لێ دەدرا بۆ کۆمپانیەکانی گواستنەوە بۆی ئەو بەشە خۆراکە بگەینە دەست بریکارەکان و لە ڕێ بریکارەکانی شەوە بۆ هاوڵاتیان وە بڕێکی لەو پارەیە بۆ سیانەی مەخازن و بۆ مکافعاتی فەرمانبەر و ئەلەو بابەتانە دوای ئەوە لە 2021 ئێمە لە وەزارەتی بازرگانی پاش ئەوەی کە داوایەکیان لەسەر وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان تۆمار کرد لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە لەسەر داوای ئەو پارەیە ئێمە چوونە ناو محکەمەکەەوە و لە کۆتاییدا محکەمەی فیدراڵی بڕیاریدا کە ئەو بڕیاریان ئەو کێشەیە مختەز نییە بەوان و پێویستە لە نابودجەی 2024-25 ڕقابەی مالی هەردوو لە ینی هی هەرێمی کوردستان و بەغدا دا بنیشن تەسوی ئەو پارەیە بکەن بزانن حکوومەت عێراقی داوای چەند دەکا و حکوومەت هەرێمی کوردستانی چەندی وەرگرتووە و چەندی خەرج کردووە دواتر هەر لایەکیان قەرزدار بوون قەرزەکە بدەنەوە بەڵام وەزارەتی بازرگانی عێراق تاکلایەنە خۆی هەڵساوە ئەو بڕەپارەی لەسەر هەرێمی کوردستان کردو بە ماڵ بەبێ گەڕانەوە بۆ ڕقابەی مالی هەرێمی کوردستان ئێمە چەند جاریش بە نووسا و داوامان کردووە لە وەزارەتی بازرگانی کە ڕقابەی مالی بەغدا بابێت تەسوی ئەو پارەیە بکە بۆی هەر لایەکمان ئەگەر قەرزدار بووین قەرزەکە بدەینەوە بەڵام ئەوان نەهاتن لەم مانگەی پێشوا یەکلایەنە داوایان کەوتیان ئێمە ئەو پارەمان دەوێت ئەگەر نەینێرن بەشە خۆراک ڕدەگرن ئەوە بۆ ئێمەش لایەنە پەیوەنددارەکان من ئاگادار کرد و بەسپاسەوە هەمویان هاتن سەر خەت و ئێستا بەشە خۆراکی مانگی هەشت لە دوێنێەوە دەستکراوە بە قەتعی قەوائم بۆ لای بریکارەکان ئینشاءڵڵا لە سەرەتای هەفتەی ئایندا بەشە خۆراکی هاوڵاتیان دەگاتە دەست هاوڵاتیان و بەڵام لیژنەکانیشمان لەگەڵ ئەنجومەنی وەزران سەر هێڵین لەگەڵ نوێنەرایەتی حکوومەت بۆی بە زووترین کار لەگەڵ وەزارەتی بازرگانی ئەو مۆزوعەیەک لایە بکرێتەوەنێ و ڕقابەی مالی هەردوو لا بێن دابنیشن تەسوی ئەو پارەیە بکەن کە ئەوان بەهی بە قەرزاری زان لەگەڵ ئێمە بەڵێ سەبارەت بە لە ئەگەرێککە بەشە خۆراکی هەرێمی کوردستان ڕابگیرێ ئەمە چمە ترسیەکی هەیە و چاوەڕی ئەوە بکەین کە عێراق تاکلایەنانە ئەوەی کە تۆ باسی کرد جارێکی تر دەست بۆم بابەتە بە کە بەشە خۆراکی هەرێم ڕابگرێ خۆی ئەو بەشە خۆراکە ئەوە خێر نییە پێمان دەکەن دەبنا فقاتی سیادی بۆ هەموو عێراق دەکردرێ بە هەرێمی کوردستانیشەوە ئێمەش بەشێکین دەو نەفقاتە سیادەیە بەبێ بۆمان خەرج بکەن بەڵام ئەوان ئەمانە مەسایلی لەگەڵ ئەوەشە کە
مەسایلەکە وەکو سەرپەرشتی ئەو بەشەکەن بەڵام ئەیکەن بە باری سیاسی یانێ لەو ڕێگەیەوە فشار لەسەر وەزارەتی بازرگانی حکوومەت هێرێمی کوردستان دروست بکەن و نەڕزایی لە هاوڵاتیان دروستکەن هەرێ بۆ حکوومەتەکە گەنا هیچ مبەڕێک نییە، هیچ پەیوەندی بۆ مەسلەیەوە نییە. ئەوە محکمەی فیدراڵی یەکلایی کردوتەوانێ دەبواە چاوەڕوانی قەراری محکمەی فیدراڵی و جێبەجێکردنی خاڵەکانیان کردایە، ئەوان جێبەجیان نەکردنەک ئێمە. بۆیە ئێمەش چاوەڕێ دەکەین و ئەنجومەنی وەزیرانمان ئاگادار کردووە ئێمەش دەستەوەساندا نانیشین و ئێمە بەڵگەی تەوامان بە لەبەردەستدایە کە ئێمە لە کاتی خۆیان داوامان کردو ئەوان نهاتوونتە دەم ئیشەکەەوە. ئێستش ئامادەیمان دەربڕیوە کە بێن ئەو تەسوێ بکەین کام لامان قەرزار بن قەرزەکە بدەینەوە. زۆر باشە. کاک شێخ زۆر لەم ماوەی ڕابردووەیە پاش بڵاوبوونەوەی ئێوە هەواڵە باز لەوە کرا کە لە بازاردا هەندێک لە بازرگانان یاخود خاوەن دوکانەکان دەستیان کردووە بە گرانکردنی ئەو پێداویستی خۆراکیانەی هەیە، چونکە بایع یاخود بەشە خۆراک کاریگەری لەسەر نرخی بازار هەیە. چاودێری بازارتان کردووە کە نەهێڵ ئەمە ڕوو بدات؟ بە دڵنیاییەوە ئەو بەشە خۆراکە یەکێکە لەو هۆکارەکانی بەرزنەبوونەوەی نرخی ئەو بەشە کاڵا خۆراکیەکان بە تایبەت برنج و شەکر و زەیت و دۆشا و ئالینۆک و فاسۆلیا و نیسک و ئەوانە. بە دڵنیاییەوە ئێمە لەسەر خەتین وەکو چاودێری بازرگانی و لیژنەکانی ئاسایش و قایم قامەتیش بە هاوڵاتیانی ڕادەگەین لە ڕێی بەڕێستانەوانێ لە هەر شوێنەکە نرخی هەر کاڵایەک لەو بەشە خۆراکانە زیادی کرد ئاگادارمان بکەن ئێمە بە دووەداچوون دەکەین، چونکە یەکەم بەدەر لەوەی کە ئێمە لە بەشە خۆراکدا بەش دەکرێن بە بەردەوامی لە بەشێکی زۆری خۆراکی ئێستا لە کۆگاکانی هەرێمی کوردستان هەیە، لە مارکێتەکان و مۆڵەکان هەیە بە نرخی گونجاو کردراون، بۆیە هیچ مبەڕیر نییە بۆ بەرزبوونەوەی نرخی ئەو کاڵایانە. بۆیە لە کاتێکدا کە بەن لە بارودۆخێکی وا دێتە پێشەوە ڕەنگە هەندێک لایەنی نابەرپرس بازرگانی نابەرپرس دیانەوێت استیغلالی ئەم بارودۆخە بکەن. بە دڵنیاییەوە ئێمە بە دووەداچوون دەکەین و بە دووەداچوونیشمان کردووە لە هەر جێگایە زانی بێتمان نرخی کاڵایەکی خۆراکی بە تایبەتی بەرز ببێتەوە. بە دووەداچوونمان بۆ مەنەفێستەکەی کردووە ئەگەر هۆکارەکەی گرانی نرخکڕینی ئەو کاڵایە بوو بێ ئەوە نسبەیەکمان بۆ دیاری کردەوە بۆ بازرگانەکە دەبێت لەو نسبەیە تێنەپەڕێ قازانج. ئەگەر بە زووتریش کڕیبێتی لە 3-4 مانگ پێش ئێستا کڕیبێتی و ئێستا بێوێ نرخەکە بەرزکاتەوە لەبەرەوەی خەڵک تۆزێ پێویستێتی و تۆزێ بەشە خۆراک دواکەوتووە. بە دڵنیاییەوە ئێمە ئیجراعاتیان لەگەڵدا دەکەین و سزای دارایی و هەتا داخستن و تا پەڕاوی لێکۆڵینەوەشیان بۆ دەکەین، چونکە ناتوانین لەوە بێدەنگ بین کە خەڵک لە بارودۆخێکی ئاوادا ئیستیغلالی بازار بکەن. دەستە خۆش بێ هەڵبەتامە دڵنیاییکی باشە بۆ هاوڵاتیان و بۆ بازاڕیش کە لە ڕێی کورسادنی زۆر بە ڕێزڕات گەیان. کاک شێخ سەبارەت بە سەپاندنی باجی کاڵای هاوردەکرا و بەسەر ئەو وڵاتانەی لەلایەن ئەمریکاوە کە مامەڵە لەگەڵ ئێران دەکەن، وەک خۆت دەزانی ئێران هاوبەشێکی بازرگانی هەرێمی کوردستانە، مامەڵەی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و ئێراندا هەن. ئەو بڕیارەی ترەمپ کاریگەری دەبێت لەسەر پەیوەندی بازرگانیەکانمان لەگەڵ ئێراندا؟ وڵاهی تا ئێستا کاریگەری نەبووە، ئیتر بێت چاوەڕێکەکەن بۆ ئایندە بزانین چۆن کاریگەری دەبێت، چونکە پەیوەندیەکانی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی بەردەوامە، مەگەرم 2-3 ڕۆژە بەهۆی زۆری بەفربارینەوە تۆزێ جموجوڵ کەم بوو بێتەوە دێ تا ئێستا کەمی نەکردووە. جموجوڵی بازرگانی هەر هەبووە لە نێوان دەواازەکانی ئێمە وە هیچ ڕێگرێکیش نەبیراوە بەوەی کە لای ئێمە و یا لای ئەوانیشەوە کە ئەو کاڵا و شمەکانەی کە لە ئێرانەوە دێن داخڵ نەبن یان ڕێگریان لێ بکرێت. دەبێت چاوەڕێکەکەین بۆ چەند ڕۆژی ئایندە بزانین کە چ کاریگەرێکیان دەوێت، بەڵام ئەوەندەی لای ئێمەوە وەک وەزارەتی بازرگانی و دەواازە سنوورەکان لە هەرێمی کوردستان ئێمە ئاسانکاری دەکەین بۆ هێنانی هەر کاڵایەک قەدەغە کراو نەبێت لە سنوورەکانەوە. زۆر باشە. بە دەرفەت ێزانم پرسیاری ئەوش لێ بکەم ڕای بەڕێستان وەکەوەی کە پێگەیەکی بازرگانی یاخود کەسی یەکەمی بازرگانی لە هەرێمی کوردستانە سەبارەت بە دەستکاریکردنی باجی گومرگی لە عێراقدا، ئایا ئێوە تا چەند ئاگاداری ئەو هەنگاون و ئەم هەنگاوەی حکوومەتی عێراق یاخود دەستەی گشتی گومرگی عێراق چۆن دەبینن؟ وەڵاهی بەسەراحەت پێت بڵێم بڕیارێکی تاکلایەنانەیە بێ ڕاوێژ کراوە و ئەوانەشی کە ئەو بڕێرەیان داوە دراسی بازار و دراسی سلوکی مستەهلیک یان نەکردووە، چونکە خۆ دەزانی کاتێک کە تۆ بدەوێت باج زەلسەر خەڵک زیاد بکەیت بە تایبەت کاڵای خۆراکی و یا هەر کاڵایەکی کە دەوێت دیراسی بازار بکەیت، ئەوان بە دوو مەبەست کردویانە ئەم زیادکردنی زەریبە. یەکەم بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانەی کە ڕوبەڕوویان بۆتەوە لە بودجە، دووەمیشیان دەیانەوێت لەو ڕێگەیەوە
ئەو بەحساب و حیمایی من بەرهەمی ناوخۆیە هەندێک بەرهەمی ناوخۆ هەیە بەشی پێداویستی ناوخۆ دەکات و بۆ ئەوەی لە دەرەوە زەڕیبەی خرێتە سەر و هی دەرەوە نەهێنرێت هی ناوخۆ سەرفکرێ بەڵام بە تەسەوری ئێمە دراسەکە دروست نییە چونکە هێشتا ئەو کاڵایانەی کە باجیان خستۆتە سەر بەو نیسبە زۆرە هێشتا پێداویستەکانی ناوخۆ پڕ ناکاتەوە ئەمە یەک دووەمیشیان کورتێنانی بوجە بەڕاستی نابێت بەو ڕێگایە بێت کە بتوانین تۆ بچیت بازار یان هاوڵا قوت دەستخیتە قوڕی هاوڵاتی لەسەر حسابی هاوڵاتی تۆ کورتێنانی خۆت پڕکەیتەوە بۆیە ئەو بڕیارێکە داوێنە بۆ زیادکردنی زەریبە و بۆ باز لەسەر هەندێک لە کاڵاکان بڕیارێکی نادروستە و بۆیە دانڕزایەکی زۆریشی لێکەوتۆتەوە لەلایەن بازرگانەکان و لەلایەن پەرلەمانتارەکانیشەوە من دڵنیام کە پێداچوونەوە بەو بڕیارانە دەکرێت چونکە نە لە بەرژەوەندی خەڵکە نە لە بەرژەوەندی عێراق نە لە بەرژەوەندی هیچ کەسیشە و بڕیارانە ئێستادا بۆی بیرم نەچێت جارێکی تر لە بابەتی پەیوەست بە بەشە خۆراک ئەو پرۆسەی کە بە ئەلکترۆنی ئۆنلاین کراوە چۆن دەڕوا هیچ گرفتێکی هەیە و هاوڵاتیان تا چەند لە ڕێی ئەپلیکیشنەکەەوە خۆیان تۆمار کردووە و بووە بە ئەلکترۆنی پرۆسەکە وڵا بە سوپاسەوە خەڵکی کوردستان زۆر هاوکار بوون ئەتوانم بڵم زیاتر لە 94 خەڵکی کوردستان ئێستا خاوەنی فۆرمی ئەلکترۆنین هەر بۆ زانیاری بەڕێزشتان و لە ڕێی ئێوەشەوە ئەوە ڕدەگەێنین کە لە دوێنێەوە لە هەڵەبجێ شەهید پارێزگای هەڵەبجێ شەهید ئێستا زیادبوونی مناڵ دەستی پێکردووە بۆیە هەر هاوڵاتیەک ئەگەر مناڵێکی هەبووە لە 1 ساڵیەوە تا 12 ساڵ تۆماری نەکردووە لە فۆرمە ئەلکترۆنیەکەیدا و کارتی نیشتیمانی هەیە و لە کوردستانە مناڵەکە دەتوانێت بچێتەوە ناو فۆرمە ئەلکترۆنیەکەی و مناڵەکەی داخڵکایتر مناڵێکە دوانە سیانە لە بەرامبەردا بۆ مناڵێک 6,000 دینار وەردەگیرێت بە ماستەرکار دەویژ نەک بە بچی بۆ دایرەکە بیدەی هەر لە ماڵی خۆتەوە دەتوانێت ئەوی ئیزافەیە بکەی و لە شاری دووەکی خۆشەویستیش لەمڕۆوە دەستی پێکردووە زیادبوونی مناڵ و هاوانەی خاوەن پێداویستی تایبەتن هەموو ئەوانش وە گۆڕینی سەرک خێزان کەسانەکەی لە ناو فۆرمی خۆراکەدا یەکەم جار پیاوەکە بووە ئێستا پیاوەکە کۆشی دوایی کردووە دەتوانێت ئافرەتەکە بێ بە سەرۆکی خێزانەکە ئەتوانێت ئەو گۆڕانکاریانیش بکەن ئەوش لە بەشی خزمە گوزاریە بۆیە ئینشاءڵڵا لە چەند ڕۆژێکی ئاینەی نزیک لە سلێمانی هۆلیرش دەکرێتەوە بۆیە داوا لە هەوڵاتیانی هەڵەبجە و دووهۆگەکەی ئێستادا بچنەوە ناو فۆرمە ئەلکترۆنیەکەی خۆیانەوە چونگۆل کەسێک خۆی ئێستا کۆدی خۆی هەیە لە ناو مۆبایلەکەی خۆیدا ئەگەر مناڵێکی چەند ساڵی ڕابردووی هەیە و ئیزافە نەکراوە دەتوانێت ئیزافەی بکات و بێ بە خاوەنی بەشە خۆراگەوی ژوک و مناڵەکانی تر بۆ بەردەوامیشە ئینشاءڵڵا لە دوای ئەو قۆناغی گواستنەوەی بریکاری یان هاوڵاتی دێ مەسەل لە شوێنێکەوە لە گەڕێکێکەوە بۆ گەڕێکی تر لە شارێکەوە بۆ شارێکی کەش ئینشاءڵڵا لە ئایندێکی نزیکدا ئەو خزمە گوزاریش دەکرێت و بۆ ئەوەی تر هاوڵاتیان ئەمەش ئەوە نییە بڵێن بۆ ماوەیەکی دیاری کراوە بە بەردەوامی کراوە دەبێ ئەبدەی دەکرێتەوەوانی ڕۆژانە بەڵام هاوڵاتیان دەتوانن کەی پێویستیان بوو ئەو گۆڕانکاریانەی کە پێویستیانە بیکەن ئەوش لە ڕێ ئەو خزمە گوزاریانەی کە لە ناو مۆبایلەکانیاندا بەڕێز کاکشێخ نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم زۆر سپاس کە لەگەڵمان بووی باش دەچینە لای بابەتێکی دیکەی پەیوەست بە گرفتی شۆفێرانی ئۆتۆمبیلی بار هەڵگر زیاتر لە 1000 شۆفێری ئۆتۆمبیلی بار هەڵگر لە ساڵی 2019 داواکارن کێشەی گواستنەوەی باری ناوخۆ کۆتایی پێبێنرێ لە سەی سادقن ئەم زۆرینەی ئەم شۆفێرانە و ئەم شۆفێرانە داوایان کردووە کە باری ناوخۆ بدرێتە شۆفێرانی ناوخۆیی بۆ گواستنەوەی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان لە کۆتاییدا بڕیارەکە لە بەرژەوەندی ئەو شۆفێرانە دەرچوو و پەیامنێری کورسات نیوز بە دوواداچوونی بۆ ئەم پرسە کردووە و بڕیارە لە ڕێگای یەکێتی و واروەها تیمی یەکێتی لە حکوومەت با بڵێن دەرچووە ئەو گرفتەی کە شۆفێران داوایان کرد و چارەسەر بکرێت لە ڕێ ئەوانەوە چارەسەر کراوە ئەمەش بۆتە جێی دڵخۆشی شۆفێرەکان لەمە دوا شەقام و ڕێگا سەرەکیەکان تەنها بۆ بەرهەڵگرە بیانیەکان نابن بەڵکوباری ناوخۆ تەنها لە ڕێگای شۆفێرانی کوردەوە دەگوازرێتەوە بۆ دەرەوەی هەرێم بە بڕیارێکی نووسینگەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و نووسینگەی قوبات تاڵەباری جێگری سەرۆکی حکوومەت کۆتایی بە قۆرەخکاری بار هەڵگرە بیانیەکان هات چیتر هیچ بار هەڵگرێکی بیانی ڕێگەی پێنادوێت بە باری ناوخۆوە سنوورەکان ببەزێنێت کە بەمە زیاتر لە هەزاران شۆفێری ناوخۆیی سوودمەند دەبن
ئێمە لە 2009 پێشتری ژەم کێشەیەمانە بووە هەم تورکی هەم ئێرانی بەبارۆ دێنە ناو هەرێمی کوردستان بەبارۆ ئەڕۆنەوە ئیسەکانێ هەلێکمان بۆ ڕخساوە زۆر سپاسی دام و دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین کە ئەم هەلە زێڕینیان بۆ ئێمە قواستەوە کە ئێمە هاتین بەم هەڵسان بەم ئیشە جوانە بۆ ئێمە هەتاکوونێ 2026 کە ئیسەکانەی هەڵساون بەم ئیشەم ئیشان بۆ ئێمە کرد ئێمە زۆر سپاسیانەکەین. ئەم بڕیارە تەنها ڕێخستنەوەی سنوورەکان نییە بەڵکو گەڕاندنەوەی شکۆ و داهاتە بۆ دەستی کاری ناوخۆیی. ئەو پارەی پێشتر دەچووە گیرفانی وڵاتانی بێگانە ئێستا دەبێتە نان و بژێوی بۆ هەزاران خێزانی سنووری پارێزگای سلێمانی. ئابووری ناسان پیان وایە ئەم هەنگاوە بازاری گواستنەوە دەبژێنێتەوە هەلیکار بۆ سەدان کەس دەڕەخسێنێت کە بژێویان لەسەر ئۆتۆمبیلە بەر هەڵگرەکانە. کۆمەڵی کێشە و گیر و گرفتمانەیە بۆ سیارەکان یەکەم بەهۆی گازگرانیویە لە حکوومەتی عێراقیە گاز بە 450 دینارە لێرە بە 600 دینار و 700 دینار مەبلەغەکان ئەگۆڕێ. ئێمە لە هەمان کادا کۆمەڵێ باج ڕوسوماتی ترە دەین وەکو ژینگە و ڕێگەوبان و ئەم شتانە داواکانی لە حکوومەتی یاریێم وەکو هاتووە بە داواکاریەکانمانەوە ئیشەکانی بۆ جێبەجێکردوین لە بەیانیەوە ئێمەش بکەینەوە سەرکار. بەڕاستی ئێمە 1970 سیارە هەر سیارەیەک ئەبێت سێ ماڵی بەسەر بێت چەند گەنج بەتاڵ بێت چەند ئایلە بێکار بێ ئیش بێت بەڕاستی ئەم قەرارە کە داویانە ئێمە زۆر سوپاسیانەکەین زۆر دەستی مادووبوونیانە گوشین بەڕاستی زۆر سوپاسی سەرۆک کاکباڤڵەکەین بەڕاستی شتی مەحاڵ بەلایوە نییە ئینشاءڵڵا ئێمەش داواکارین بە زووترین کار بۆمان جێبەجێ بکرێت. پاراستنی داهاتی ناوخۆی و پاڵپشتی شۆفێرانی کورد ناوەرۆکی ئەم بڕیارە استراتیژیەیە هەنگاوێکە بەرەو بەهێزکردنی ژێرخانی ئابووری و سەقامگیرکردنی بژێوی هاوڵاتیان. سەلاح جەمیل کورسات نیوز شارە زۆر. بابەسێکی بەهای دراوەکان تا لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق بۆ بکەم گۆڕانکاری لە بەهای دوو دراودا گەورن یەکیان دیناری عێراقی ئەوی دیکەیان تمەنی ئێرانی سە پێتانەڵم بۆچی ئەم دوو دراوە بە یەکەوە گرێ دراون و گۆڕانکاریان بەسەر داهاتووە کە بەم جۆرێ. لە کاتی داخستنی بازاڕی هەرێمی کوردستان $100 بەرامبەر بوو بە 148,000 دیناری عێراقی. ئەمڕۆ $100 بە 148,500 دیناری عێراقی لە کاتی کرانەوەی بازاردا دەستی پێکرد. ئەمە لە کاتێکدایە ئەم بەرزبوونەوەی دۆلارە لە دوێنێوەیە کە هاتۆتە خانەی 148,000 یاخود بەرەو سەر 148,000 و زیاتر دوێنێ لە کاتی کردنەوەی بە 147,500 کرایە بەڵام لە کاتی داخستن بە 148,500 داخرا ئەمڕۆژ بە 148,500 دینار بۆ $100 بازاڕەکان کرانەوە و جارێکی تر بە 148,000 دینار بۆ $100 داخران لە کاتێکە 2 سعات بەر لە ئێستا $100 تاوەکو 147,500 دینار دابەزیواتە دینار بەرز بووە. هۆکاری ئەمە چییە؟ ئەمە گرێدراوە بە تمەنەوە. چۆن گرێدراوە سە پێتانەڵم. دوێنێ و پێرێ بەهۆی ئەم ئاڵۆزیی لە ئێران هەیە خەڵکێکی زۆر پەنایان برد بۆ کڕینی تمەنی ئێرانی. چونکە چاوەڕێ بوون کە ئەگەر گۆڕانکاریەک بێتە ئاراوە بەهای تمەن بەرز بێتەوە بکەونە قازانجەوە هەروەکەوەی کە لە لیرەی سووری دابینیمان کە ڕەنگە هەندێک کەس قازانجیان کردبێ بەس خەڵکێکی زۆریش زەرری گەورەیان کرد چکەوەی پێشببینی دەکرا بەو جۆرە نەبوو. ئەم جارش بۆ تمەن هەمان شت لە دوو ڕۆژی ڕابردوودا دووبارە کرا بە تایبەت لە دوێنەیە خواستێکی زۆر لەسەر تمەن هەبوو. جا بۆ ئەوەی تمەن بکڕی دەبوایە ئەوانەی دیناریان هەیە دۆلار بکڕن دۆلاری ئەمریکی دواتر دۆلارەکە بکەنەوە بە تمەن. جا ئەم پرۆسەیە خواستی لەسەر دوو دراو زیاد کرد دۆلار و تمەن بۆیە دوێنێ $100 تاوەکو 148,500 دینار و 550 دینار بەرز بووەوە چکە خواستی لەسەر بوو و تمەنیش بە شێوازی کاش ئێستا کە حواڵە ڕاگیراوە بە شێوازی کاش تاوەکو 10,300,000 بۆ $100 تمەن بەرز بووە لەبەرەوەی خەڵکەی کڕی خواستی لەسەر بۆ کەسەی کە پێیەتی بە گران دەیفرۆشێت لەبەرەوەی خواستی زۆر لەسرە هەموو کەس دێبی کڕێ. بەڵام ئەمڕۆ پاشەوەی کە دۆناڵد ترەمپ لێدوانێکی دابوو کە تا ڕادەیەک دۆخەکەی هێور کردەوە و لێدوانەکەی بۆنی ئەوەی لێدێکە ئەمریکا هێرشی سەربازی ناکاتە سەر ئێران دۆخەکە تا ڕادەیەک هێور بووە نرخی نەوت دابەزی لەگەڵ ئەمەشدا ئەمڕۆ پێچەوانە بووە ئەوەی تمەنی کڕی بوو دوێنێ بەگران ئەمڕۆ هاتەوە فرۆشتێەوە
کاتێک تمەن زۆر خرایەوە بازار فرۆشرایەوە و کرایەوە بە دۆلار جارێکی دیکە وای کردکە لە عسری ئەمڕۆدا 2 بۆ 3 ساعت پێش ئێستا هەم تمەن دابەزێت هەم دۆلاریش 1000 دیناری لێ بێتەوە دابەزێت واتە ئەوەی کە وای کرد دۆلار بەرز بێتەوە زۆر جار ڕەنگە پرسیار کرێ لەم 2 ڕۆژەدا خواستێکی زۆر بوو لەسەر تمەن بۆ ئەوەی تمەنیش بکڕی پێویستە بەکڕینی دۆلار بوو خواست لەسەر دۆلار بەرز بووە بۆیە نرخی دۆلار بەرز بووە 100 پاوند بەرامبەرە بە 194000 دیناری عراقی 100 یۆرۆ بەرامبەرە بە 169500 دیناری عراقی 100 دۆلار ئەمە نرخی تمەنی حواڵە نییە کاشە پێشتر حواڵەمان بۆ دادەنان باڵس حواڵە ڕایگیراوە 100 دۆلار بەرامبەرە بە 11 میلیۆن و 300,000 تمەنی ئێرانی بە شێوازی وشکە کە لە بازاری دۆلارەوەی پێ دەڵێن بە شێوازی کاش 1 میلیۆن لیرەی سووری 105,000 دیناری عراقیە 100 لیرەی تورکیش 3441 دیناری عراقیە با باسێکی زێر بکەین تا ڕادەیەک زێر وەزی و دابەزینێکی کەمیان تۆمار کرد بەس دابەزینی گەورە نەبوو 1 ئۆنسە زێر بە 4650 دۆلارە 1 کیلۆگرام زێر بە 148380 دۆلاری ئەمریکیە بەمەش 1 لیرەی زێر 978 دۆلارە زێڕی عیارە 21 بە 963,000 دیناری عێراقی ئەڵبەتە ئەمە کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە ئەم نرخانە هەیە بە چرکە گۆڕانکاری بەسەردادێت 1 ئۆنسە زیویش 91 دۆلارە 1 کیلۆگرام زی و بەم نرخە 2902 دۆلارە با باسێکی نەوت بکەین کە لە ماوەی چەند سەعاتێکە زیاتر لە 3% لە نرخەکەی بووەوە نەوتی برنت لە 66 دلار و 67 دلار دابەزی بۆ 63 دلار و 28 سنت ڕۆژاوی تەکساس 59 دلار و 97 سنت و گازی سروشتیش 3 دلار و 17 سنتە بۆ 1 میلیۆنیەکەی گەرمۆکەی ئەمانە نرخەکان بوون لە ئاستی جیهان جا بابەتێکی تر هەیە ئەویش کریپتۆکەرەنسیەکانە ئەم گۆڕانکاریانە لە هەموو بازاڕە هاتۆتە ئاراوە کریپتۆکەرەنسی چەند ڕۆژێکە تا ڕادەیەک جێگیرن و نرخێکی با بڵێن نەشڵەژاویان هەیە ئەم چەند ڕۆژە بۆ ئەو هێڵسەنگاندنیە بکەین بۆ بازاری کریپتۆکەرەنسیەکان لە ساڵی 2025 چۆن بەڕێیان کرد و ئەمساڵ چاوەڕێی لەو بازاڕە بکەین بەڕێز ئارام قادر شارەزای بازاڕە داراییەکان و کریپتۆکەرەنسیم لەگەڵدایە کاک ئارام سڵاوت لێبێت جارە بەر لەوەی پرسیار لە ئێستای کریپتۆکەرەنسی بکەین پێمان خۆش هەڵسەنگاندنیەکمان بۆ بکەی بۆ ساڵی 2025 بەگشتی کریپتۆکەرەنسی لەو ساڵەدا چۆن ئەدایەکیانە بوو خاڵی بەهێزیان چی بوو خاڵی لاوازیان چی بوو سڵاوە کاتەی ئێوە و بینەران و بیسەرانیش باش هەڵبەتە لە ساڵی 2025 ساڵی بەختی کریپتۆکەرەنسیەکان بوو بە کۆی گشتی ئەو کریپتۆکەرەنسیانەی کە پێگەیەکی باشیان هەبوو ناوبانگێکی باشیان هەبوو و زۆرینەی زۆری کریپتۆکەرەنسیەکان ئەڵتایم هایان تۆمار کرد ینی بەرزترین ئاس لە مێژووی خۆیان کە پێی گەیشت بێت بە بیتکۆین بە ئیتریۆم بە XRP هەموو ئەو دراوانەی دیکە گەیشتنە بەرزترین ئاستی خۆیان ینی لە مێژووی دروستبوون یانە نرخێگەیە کە تۆپی نرخی ئەو کریپتۆیەیە بەڵام لە ساڵی 2025 نرخی بەرزترین نرخی تازەیان تۆمار کرد هەموو دراوە دیجیتالیەکان یان کریپتۆکەرەنسیەکان بۆیە ساڵی کریپتۆکەرەنسی بوو عادەتەن کریپتۆکەرەنسی هەتاوەکو تەکنەلۆژیا و بڵێم بە دیجیتالیزیشنی ئیکۆنۆمی و بە دیجیتالیزیشنی دراو بڵێنیان مامەڵا یاخۆت پرۆسەکانی ژیان بەرەو پێشەوە بڕوە بێگومان خواست و داواکاری لەسەر دراوە دیجیتالیەکان بەرز دەبێتەوە بە تایبەتی ئەو دراوە دیجیتالیانەی کە پێگەیەکیان هەیە و ناوباگێکیان هەیە هەم لە ڕووی ئەوەی کە کۆمپانیایەکی ناسراون ئەم خاوەنەکانیان خاوەنێکی ناسراون یاخود بنچینەیەکیان هەیە بناغەیەکیان هەیە کە لە سەرەتای دروستبوون ئەوانە ئەم دراوە دیجیتالیە هەیە کە وەکو بتکۆین ڕاستە خاوەنەکەی تاوەکو ئێستش بە نادیاری ماوەتەوە بەڵام وەکو ئەوەی کە بە ئاڵتۆنی دراوە دیجیتالیەکان ناسراوە بناغەیەکی هەیە بنەمایەکی هەیە بۆیە هەموو ئەم دراوانە کە ناوبانگیان هەیە ئەم بناغەیە یاخود ئەم ناوبانگەواکات کە لەگەڵ بەرەو پێشچوونی
تەکنەلۆژیا ئەمانش نرخەکانیان بەرز بێتەوە بەرەو پێشەوە بڕۆن و بەرزبوونەوەی ئەم دراوانە دراوەکانی تریش ڕاکەشن بە دوای خۆیان نابەرزبنەوە و بە دابەزێنی ئەمانش لە بازارە ئەو دراوانە بە دوای ئەوانە دابەزنە خوارەوە. ئەم چەند ڕۆژە ئەوەی کە من چاودێری نرخی بیتکۆین و هاوڕێکانیم کرد گۆڕانکاری زۆر گەورەمان نابینی ئەوەی کە شۆکێنەر بێ لە کاتێکا بازار ئێستا دووچاری شۆک بۆ بە تەواوی ئەم جێگیریەی ئێستای کریپتۆکەرنسی بۆ چیە گەڕێنیتەوە؟ طبعاً هۆکاری سەرەکی ئەوەیە کە عادەتەن لە سەرەتایی هەموو ساڵێکی داراییە یان لە هەموو سەرەتایی ئەوەی کە دێنە ناو ساڵی داراییەوە زۆربەی زۆری شەریکاتەکان یاخود کۆمپانیا زەبەلاحەکان ئەوانەی کە دراوی دیجیتاڵیان وەکو یەدەگ هەیە یعنی بە خێرایی نایفرۆشنەوە وەکو ئەوەی کە زیاتر لە کۆتاییەکانی ساڵات کە چاوەڕێکات ئەو ڕاوەندە یاخود ئەو فترە دارایی کە بەسەر ئەو دراوەیە تێپەڕیوە یعنی جۆرێک لە جێگیری یاخود لە ستەیبڵی بەخۆیەوە ئەبینێت تاوەکو وردە وردە چاوەڕێەوە بڵین ئاڵ و گۆڕە سیاسیەکان یاخود ڕووداوە سیاسیەکان یاخود ئەوەی کە بانکی مرکزی سوود بەرزەکاتەوە یاخود بەجێگیری هێڵێتەوە واتە سیاسەتی نەختینەی ئەو وڵاتە یاخود ئەو بە تایبەتی ئەمریکا سیاسەتی نەختینەی بەرەو کوێ ڕوات هەموو چاوەڕێ ئەوە کاوە کەمترین دراو ئەخاتەوە ناو بازار بیفرۆشێتەوە یاخۆت هەوڵەدات ئەوانەی کە فرۆشتوێتیوانێت لە نرخی کەمترا بکرێتەوە چاوەڕێی سیاسەتی نەختینەی ئەو وڵاتان ناکات لە کاتی ئەوەی کە ئەگەر هاتوو بە ئاڕاستەی ئەوەیە بڕوات کە سوود دابەزێنرێ یاخود ڕێژەی سوود گۆڕانکاری بەسەردا بێت کە بە هەردوو بەرزبوونەوە و دابەزینەوە کە کاریگەری بەرزبوونەوە بە سەر نرخی دراوایێنێ یاخود بە پێچەوانەکەی گۆڕانکاری بەسەر دابەزینی نرخایێنێت لەو کاتەیە شەریکاتەکان دێنەوە کریپتۆ خەنەوە بازار یاخود کریپتۆ ئەکردنەوە بۆیە لەم دۆخەی ئێستاە دۆخێکی ستەیبڵ هەواتە لە چاوەڕوانیان و پارە لە بڵین سیولە نەختینەی لە بازاری کریپتۆیە بە ڕێژەیەکی زۆر نایەتە دەرەوەتاوەکو کاریگەریەکی زۆر لەسەری دروست کات کە بازار بە ڕێژەیەکی زۆر دابەزێنێ و سیولەیەکی زۆریش نایەتە ناو بازاری کریپتۆوە تاوەکو بە ڕێژەیەکی زۆر نرخی کریپتۆ بەرز ببێتەوە هەمووی لە چوارچێوەی ئەوەیە کە ئەو دابەزینەی کە لە دوای مانگی یانزەوە کریپتۆکەرنسی بەخۆیەوە بینی لە ئێستا لە ئەو حاڵەتەیە کە بگەڕێتەوە ئەو دۆخەی پێش دابەزین یاخود لانی کەم تا دابەزینی گەورەواتە ڕێکردنەوەی بازار ڕێخستنەوەی بازاری کریپتۆ لەو دۆخەیەکەی ئەو دۆخە تەواو ڕێک بۆەوەی واتە ئەو بۆشایی کە هەیە لە بازاری کریپتۆیە بۆشاییەکە پڕبەوە ئەو کاتە چاوەڕوانی ئەوە ئاکرێت کە دراوی دیجیتاڵی یاخود کریپتۆکەرنسی بەرەو بەرزبوونەوە یاخود دروستکردنی نرخی تازە ئەڕوات هەموو ئەمانش وە گوتمان ڕەبتە بە سیاسەتی نەختینەی ئەمریکا یاخود ئەو بڵین جەنگ و ئەو شەڕانەی کە لە ناوچەکەدا ڕوو ئەدات کە بەشێکی کاریگەری ئەوە بێت هەر کاتێک کە خواست لەسەر کریپتۆکەرنسیەکان زیادی کرد بۆ سپیکردنەوەی پارە یاخود بۆ ئەوەی کە ئەو پارە زۆرەی کە ئەو بەرپرسانە هەیەە کە پەنابەرێتە بەر کڕێنی کریپتۆ ئەمەوە ئاکات کە بازاری کریپتۆ خواستی لەسەر زیابێ نرخەکەی بەرزە بێتەوە بۆیە بۆ ئەوان بە هەر نرخێ بیکردنەوانەی هیچ کەشێکیان نییە چکە وە گوتم بۆ دۆخی سپیکردنەوە یاخود لە دۆخی ئەوەی کاتێکە لە تەکنەلۆژیایە شتێکی نوێ بێتە ئاراوە یاخود بانکەکان بە دیجیتالیزیشنی بانکەکان پرۆسەیەکی نوێ بێتە ناوەکەوە بەکارهێنەر ناچار بکات لەوەی کە یاخود بەرەو ئەو ئاڕاستەیە بڕوات کە دراوی دیجیتالی بەکاربێنێ یاخۆ سیستەمی دیجیتالی بەکاربێنێت ئەمە ژواکات کە دراوی یان بڵێن کریپتۆکەرنسیەکان بە ڕێژەیەکی بەرچاو نرخەکانیان بەرز بێتەوە پێچەوانەی ئەم قسانە هەمووی واکات کە نرخی کریپتۆکان بە ئاراستەیەک بێتەوە خوارەوە طبعاً بۆ ئاراستەیە ناکە بڵین بە جۆرێکدا بەزێکە نرخەکانی سفر ببێتەوە یا نرخەکەی زۆر کەم بێتەوە چونکە عادەتەن هەموو
دراوێکی دیجیتاڵی خاڵێکی هەیە بەڵێ. کە وەکو نۆختەی بەهێزی خاڵی بەهێزی کریپتۆکەرەنسیەکەی کە نایڵێ لەو خاڵە دابەزێ یاخود لەو بەڵێ. نرخە کەمتر بێتە خوارەوە لەوایە ڕاگیرەوە وەکوی کە بڵێ پێوترێ ڕاستکردنەوەی بازار ڕاستە بێتەوە بەرزە بێتەوە نرخەکەی. مامۆستا ئارام دوایین پرسیارم پێشبینی تۆیە بۆ کریپتۆ بە تایبەت بۆ بیتکۆین پێشبینی چی ئەەکەی لە 2026دا؟ وەگوتمان کۆمەڵی قۆناغمان هەیە کۆمەڵی قۆناغ هەیە لە کریپتۆکەرەنسیا قۆناغەکانی باس کرد بەڵام بە تەوەقعی تۆ کامیان نزیکترین سیناریۆی ڕووبدات و نرخی چەند دەبینین لە بیتکۆیندا ئەم ساڵ؟ وەک هەمیشە وتمان ینی لە کریپتۆکەرەنسیا ناتوانیت دقیق ینی بڵین ئەوە بپێکیت کە بڵێ ینی بڵین بەرزە بێتەوە یان دابەزێ هەموو ئەو سیناریۆیانە بەلایەنە باشێکە و بەلایەنە خراپێکە کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوە و دابەزینی نرخ ئەگەر بە پێی ساڵی 2025 بێ بە ئەڵ تایم هایتی کریپتۆکەرەنسیەکان ئەوە تەوەقع ئێوەکەین کە ئەڵ تایم های جارێکی دیکە ئەگەر دووبارە بێتەوە بیتکۆین بگاتە سەر 150,000 دۆلار و دراوەکانی دیکەش بە هەمان شێوە بە دوای خۆیان بەرزبوونەوە ئەمیش عادەتەن ینی زۆربەی زۆری کات بە پێی ئەو خولگەیەی کە دراوە دیجیتاڵیەکانەیانە لە دوای مانگی شەشەوە ئەو خولگەیە تەواو پڕەکەنەوە ئەو خولگەیە ڕوو ئەدات کە بەرزبوونەوە ڕوو بدات بەڵام هەموو ئەگەرێکیش کراوەیە ڕەنگە ئەو خولگەیە لەم ساڵا ڕوونەدا لە ساڵی ئایندەیە ڕوو بدات. بەڕێز مامۆستا ئارام قادر شارەزای بازاڕە دارەیەکان و هەروەها مامۆستای زانکۆ زۆر سوپاس کە لەگەڵمان بوویت. بابەتێکەیە پەیوەست بەم کەشوهەوای ڕووی لە هەرێمی کوردستان کرۆ بە تایبەت بەشێک لە خاڵە سنووریەکان گرفتی هاتوچۆ دروست بووە. ئەمەش داخستنی دەواازەی سنووری حاجی ئۆمەرانی بەدوات هاتووە کە بەفرێکی زۆر باریوە و هاتوچۆی بازرگانی و هاتوچۆ لەو سنوورە ڕاگیراوە. ئیسماعیل عوسمان پەیامنێری کورسات نیوز زانیاری پێ لەسەر ئەو بابەتە. بەڵێ ئێمە ئێستا لە بەردەم دەواازی سنووری حاجی ئۆمەرانین لە 48 ساعتی ڕابردوو ڕێژەیەکی زۆری بەفربارین لەسەر ڕێگا سەرچەکان لە سنووری باڵەکایەتی و ناحیە حاجی ئۆمەران و بەردەم دەواازی سنووری حاجی ئۆمەران بەفرباریوە بەپێی ئامارەکانی تیمەکانی بەفرڕاماڵین سەر بە بەڕێوەبەری چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی سۆران زیاتر لە 80 سانتیم بەفرباریوە و کۆی بەفربارینیش ئەم ساڵ بەبەراو لەگەڵ ساڵانی ڕابردوو ڕێژەکە زۆر لە هەڵکشاندایە و هەر بە پێوە ئامارانە لە سەروی 4 مەتر بەفرباریوە ئەمە وای کردووەکە ئاستەنجی هاتوچۆ چەند جارێک بۆ هاتوچۆی هاوڵاتیان و بە تایبەتیش بۆ لایەنی بازرگانی دروست بکە. ئێستا ماوەی 4ەم ڕۆژە جموجۆڵ لە بازرگانەکان لەو دەواازە سنووریە وەستاوە واتە ئەوەی کە گرفتە لە بەردەم جموجۆڵ بازرگانیەکان بڵێن هەردوو دەواازەی هەم حاجی ئۆمەران هەم تەمەرچین کە بەدەر لەوەی ڕێگا سەرچەکە بڵێن لە بەفرڕا ئەماڵێ و ڕێگاکە خوێی پێ لەسەر ڕێگا سەرچەکان فەرش ئەکرێ. گرفتێکی تریشی ئەو دەواازە سنووریە پاکردنەوەی یان ڕاماڵینی تەواوی ئەو ڕێژە زۆرە بەفرێ لەو گۆڕەپانانەی کە ئاڵوگۆڕە بازرگانەکانیان تێداکرێ بۆیە چەندجار ئەو گرفتە کە دروستە بێ ڕێگاکە پاکراوەتەوە واتە ڕێگاکە لە بەفرڕا ماڵدراوە بەڵام ئەو گۆڕەپانانەی کە ئاڵوگۆڕەکەی تێداکرێواتە ئەو کاڵاو کەلوپەل و خواردەمەنوبی کەرستەبی ناسازی کە لە دەواازەی سنووری حاجی ئۆمەران لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دێ بۆ هەرێمی کوردستان و بۆ شارەکانی تر لەوێ گیر ئەخوات و چەند ئۆتۆمبیلێکی بار هەڵگریش لە ئێستادا ماونەتەوە لە ناو بەفر. من بۆ زیاتر زانیاری و وەرگرتن بە لە تیمەکانی بەفرڕاماڵین بەختیار مستەفا وەکو شوفێرێکی ئامێرەکانی تیمەکانی بەفرڕاماڵ لەگەڵ ئێمەیە. کاک بەختیار سڵاوت لێبی ئەگەر پێم بڵێ ئێوە لە ماوەی 48 ساعتی ڕابردوو کە شەپۆڵێکی تر ئەو ناوچەی گرتوتۆ چیتان کردووە؟ لە ماوەی 48 کاتژمێر زیاتر لە 75 تا 80 سانتیم بەفرباریوە تیمەکانمان لە بەڕێوەبەراتی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی سۆران بەردەوام بەیانیان زوو دەین هەم خوێ پڕژینین و هەمیش زیادەی خایەنەکەینەوە لە بەفر هەتا سنووری دەواازەی حاجی ئۆمەران ئەمە هەتا ئێستا گرفتن نەبووە بەیانیان 8 تاکوونۆ ناگاتەنەوە ڕێگای پاکەکەینەوە بەڵام گرفتەکە زیاتر لەو دیوی ڕووەدا یان لە ناو مەرزی ئەمە وەکو بەفر ئەم ساڵ زیاتر لە 4 مەتر باریوە خوێ پڕژانی شەختەن زۆر بووە سۆڵن زۆر بووە 180 تا 190 تەن خوێن پڕژان دێتە ئێستا.
ئەو گرفتانی دێنە بەردەم ئێوە لە ڕێگا سەرچیەکان بە بخۆ ئامێرەکان زۆر جارە بین ئێوەش کارتان پێ ناکرێ خودت بەفرەکە ڕام ناماڵدرێ کێشەی ئێوە چیە لەو ڕێگانە کێشەی مە زیاتر لەگەڵ ئەو سیارانەیە کە دەبڵ ئەکسل نین و زنجیریان پێ نییە ئەوان زیاتر گرفتی لەوە مەدروستەکان و ئەو تڕێرانش کە دێن لە ناونی زیادەی ڕائوەستن ئەوانش هەم زنجیریان پێ نییە چکە بەڕاستی ڕێگایەکە سەختە ئەگەر دەبڵ ئەکسلیش بی دەبی زنجیری توێبی ئەنی زیاتر گرفتیمە لەگەڵ سیاری کچکەیە کە بێ زنجیر دێن ڕێگان لێ ئەگرن ئێستا ئێمە ئەبینین ڕێگاکە بە تەواوی پاکراوەتەوە ئۆتۆمبیلی بڵنگسکەش ئەتوانی بێت بۆ دەواازە سنووری حەزمەرە ئەو بزانیارێن ئەتۆ هەیتت هۆکار چیدا بڵێن لایانی بازرگانی دەست پێ ناکاتەوە ئەوە دێمە زانیاری نەبی تەبعاان لێرە زانیاریمە زیاتر لە خەڵکی وەرەگرین لە دیوی تەمەرچین ڕێنەکرایتەوە و لە ناو مەرزی خایان کرایتەوە بەڵام بە حکمی وەی سیاری زۆر تێدایە سیاری بار هەڵگر زۆر مایتۆ لێ ناوی لەو دیویش ڕێگانیە گەنا لێرە هیچ گرفتەک نییە دەستخۆش سپاس کارکتارکە لێ بەڵێ ئێستا جموجۆڵە بازرگانیەکان لە ئێستا داوەستاوە و شوفێرشی تریشم لەگەڵدایە کاک جەمال ئەگەر بێ لای من پێم بڵێ بزانم ئێوە ئامێری ئامێرێکتان پێە و تا ئێستا گرفتی پاکردنەوە ڕێگاکە چییە بۆ ئێوە سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو تیمی ڕاماڵینی بەفری سەر بە بەڕێوەبەرایەتی چاکردنەوە پاراستنی سۆران ئێمە سعات هەفت دایم دەگەینە سەر ئەو ڕێگایە ئەو ڕێگایە پاک دەکەینەوە بەس وەکو ئامێر ئێمە ئامێرمان زۆر کەمە ئەو ساڵ بەفرەشی گەلک زۆر باریوە لەخوا بەزیادبی بەفرەشی گەلک زۆراوە لە وەک لە پێش ساوتانیش دیارە بەفرەشی زۆر باریوە ئێمە ئامێرمان چوار ئامێرین لەسەر ئەو ڕێگایی و بەداخۆ ئێستا ئامێرە شمان شکاوە و ئێستا هەرسێ ئامێرین لەسەر ئەو زادا و دەژبینی ڕێگاوبانەکەش ڕەشە و باشە ئەدی پاکردنەوەی ڕێگاوبانی گوندەکان ئێستا لە باڵەکایەتی لە ئیداری سۆران بەگشتی زۆرترین گرفتی ڕێگا هەیە ئێستا ئەگەر بە ئامار بڵێن لەوانەیەش 50-60 گوند تەنیا لە سنووری باڵەکایەتی و بگرە 100 گوند لە سنووری ئیداری سۆران ڕێگای هاتوچۆکردنی نیە تیمەکانی ئێوە کاتێک ڕێگا سەرچەکە پاک دەکەن و ناسن بۆ بڵڕاماڵین بەفر لە ڕێگای گوندەکان بەڵێ ئێمە بێگومان ئێمە ئەگە ئەو ڕێگایە مەرزە چینێ و دەوڵەتیە گەشتیاری گەلک زۆر پێدا دێو دەچیە ئێمە گە و ڕێگایە پاک بکەینەوە لێرە گرفتمان نەبی ڕێگاکانی دیکەش پاک دەکەینەوە ئێمە وەکو سنووری باڵەکایەتی ناوچەکەمان زۆر بەرفراوانە و گوندەکانیش گەلک لێک بڵاون ئێمە بێگومان ڕێگای گوندەکان پاک دەکەینەوە بەس ئێستا ئێمە تەرکیز بە زۆری دەکەینە سەر ڕێگای مەرزی نێودەوڵەتی ئازۆمەران لە بەروی گەشتیارێکی گەلک زۆر ڕوویدێرە کردووە و بەفرەشی گەلک زۆریش باریوە ناتوانین دەستمان لەبەر کەمی مەکاین زۆر بەدەگمەندەگەینە ڕێگاکانی گوندەکان ئەگەر ئەوم پێ بڵێ لە چۆمان تا حاجیۆمەران کاتێک بەفر و بەستەڵک ئەبی چەند ڕێژەی چەند خوێتان پێویستە لەسەر ئەو ڕێگایە فەرشی بکەن بۆ ئەوی ڕێگاکە لە بەستەڵک یان بڵێن ئەو بەستەڵەکە نەمینێ و هاتچوو ئاسایی بێتەوە وەکو خوێڕشتن ئێمە خوێمان گەلک زۆر پێویستە بەس ئەمە خوێی لە جێی بە زۆری هەوراز و جێیەکانی مەترسی لەسەرن خوێی بە زۆری لەو زیانە بەکاردێنین دەناتوو ئەگەر لە مەسەلەن لە بنکەی خۆمان ڕائەگەدێن هەمووی خوێ بەکاربێنین لەوانێ هەر ڕۆژەک بە 30 20 دەرنەسین بەس ئەو جیانی کە زۆر خەتەرن و مەسەلەن پێچی تێدا یاخود هەوراسی تێدا شێشە بۆ برا شۆفێرەکان دروست دەکا ئەمە بە زۆری خوێی لەو زیانە بەکاردێنین خوێ بە زۆری لەو زیانە سەرف دەبی و لەو زیانەش بەکاری دێنین دەستەکان خۆشوی سپاسکە لە گەڕێمە بووی بەڵێ وەک ئاماژەیەکان تیمەکانی بە فڕاماڵنیش ئەمساڵ بەهۆی ڕێژەی زۆری بە فربارین و کەمی ئامێرەکان ئەوانش گرفتیان هەیە و ئەو تونبێلانش کە زنجیر نابەستن یاخود توانێت سەرکەوتنی بەفریان نیە زۆرجار گرفت لە ڕێگاکە دروستەکەن و ئاستەنجی هاتوچۆ دروستەکەن و بۆ چوارەمین ڕۆژی جموجۆڵە بازرگانیەکان تا ئەو کاتێک کە ئێمە قسەی تێدا دەکەین نەکراوەتەوە بە قەپاتی ماوەتەوە دیوی ئێران کە دیوی تەمەرچینە وەک ئاماژە ئەکەن ڕێژەیەکی زیاتری بەفر لێ باریوە تا ئێستا ئەو ڕێگان نکراتەوە بەڵام هاتوچۆی گەشتیاری ئێستا کە ئێمە ئەبینین هاتوچۆی گەشتیاری هەیە بەڵام وەک ڕۆژانی ئاسایی نیە بەو پێ ڕێگاکە سارد و سەرما و بەستەڵەکێکی زۆریش هەیە گرنگترین هەواڵ و بابەتە ئابوووریەکانم پێشکەش کردن خواتان لەگەڵ